سڵاوتان لێبێ مناڵە ئازیز و خۆشەویستەکان چاوگەشەکان هیوادارم هەموولایتان زۆر باش بن. بۆ ئەمڕۆژ داپیرە میوانی ماڵەکانی ئێوەیە. چیرۆکێکی خۆشم بۆ ئامادەکردن و هیوادارم جێگەی سوود بێ بۆ هەموولایەکان. چیرۆکی ئەمڕۆژمان لە ژێر ناونیشانی پێشبڕکێی پەتپەتێن. کچێک هەبوو ناوی لەنیا بوو، لە تەمەنی 7 ساڵیا بوو. نزیکترین هاوڕێی کچێک بوو ناوی شەیدا بوو. ئەوان بەردەوام پێکەوە یاریانە کرد. ڕۆژێکیان لە گۆشەیەکی یاریگای قوتابخانەکەیە و لە کاتی پشودان پەتپەتێنیانە کرد پێکەوە. لەنیا پێشنیاری کرد، وتی دەی با پێشبڕکێی پەتپەتێن بکەین. ئەو خۆی زۆر بە باشتر ئەزانی لەو یاریەیە. شەیداش وتی بۆچی نا با بیکەین. قایل بوو بۆی کە پێشبڕکێکە بکەن. سەرەتا لەنیا دەستی کرد بە پەتپەتێن و باز لە دوای باز بەرزە بۆ. شەیدا دانیشت و دەستی کرد بە ژماردن. 1 2 3 4 هەتا ژمارە 20 ڕۆیشت. لەنیا ماندوو بوو. قاچی لە پەتەکە هەڵکەوت و وەستا. شەیداوتی ئێستا نۆرەی منە تۆ کەوتی. شەیدا دەستی کرد بە پەتپەتێن. لەنیاش دانیشت و هەڵ بە زینەکانی ئەژمارد. لەنیا ژماردی تا 20 و پاشان وەستا لە ژماردن. شەیداش بە دەنگی بەرز دەستی کرد بە ژماردن و هەناسەی ئەیپسڕان. 21 22 23 هەناسە پڕکەی پێکەوتە بوو. لەنیا چاوی تێر بوو، ناو چاوی گرژ بوو، ڕقی لەوە بوو کە کەسێک بتوانێ لەو بباتەوە. بۆیە چاوی تێبڕی و بە تووڕەیەوە سەیریە کرد. لە ناکاو لەنیا هەستایەوە و پەتی پەتپەتێنە تایبەتەکەی شەیدای گرت. شەیداش لە پەتپەتێنەکەی وەستا و هەستی بە شۆک کرد لە ڕەفتاری ناشیرانەی لەنیا. نەیزانی کە چی بکە. لە دڵی خۆیاوتی باشە لەنیا چیەتی؟ بۆچی بەو شێوەیە مامەڵەی کرد؟ ئەو پێشتر هەرگیز بەم شێوەیە تووڕە نەبووە. بە لەنیای وت هاوڕێی ئازیزم بوار بە با بزانم چیتە؟ بۆچی بەو شێوەیە پەتەکەی منێگرت و تووڕە بووی؟ خۆ من هێشتا تەواو نەبووم، تەنانەت ماندووش نەبووم. لەنیا بە تووڕەبوونیەکەوە هاواری کرد بەسەریاوتی چۆ نەوێری؟ تۆ واو لێکردم من بدۆڕێم. تۆ بێڕێزی بەرامبەر بە منەکەی، ئەتەوێ خۆت لە منی ببەیتەوە. مامۆستایەکیش لە نزیکیانەوە بوو، وەستا بوو. خێرا ڕۆژ بۆ لایەن تا بزانێ کێشیان چێ و بۆیان چارەسەر بکە. پێیوتن ئەوە چیتانە؟ بۆچی دوو کچی ژیر و جوان پێکەوە شەڕەکەن کە لە قوتابخانە هاوڕێی یەکترن؟ شەیداش ڕوونی کردەوە بۆ مامۆستاکە وتی بەڕاستی لەنیا زۆر تووڕەیە لە من مامۆستا، چونکە من لە پەتپەتێنەکەیە لێم بردوتەوە. ئەو توانیوێتی تا 30 بڕوات ماندوو بۆ، بەڵام من لە سەروسیەکانیشەوە ئەم پەتەکەی گرتم، هێشتا مابووم تەواو بم. لەنیا بۆ بەرگریکردن لە خۆی وتی ئەبوو شەیدا شکست بە من نەهێنێ، کەس شکست بە من ناهێنێ لە پەتپەتێنە، چونکە من زۆر ئازام. مامۆستاکەش بەهێمنێ و پێیوت تێگەیشتم. مانای وایە تۆ تووڕابیت لە هەر کەسێک کە لە پێشبڕکێی پەتپەتێنە لە تۆ بەرێتەوە، وایە؟ لەنیاش بە بێدەنگی و مایەوە و سەری داخستوو هیچی نەوە. مامۆستاکەش وتی واتە تۆ تووڕابی لە بن ئەگەر پەتپەتێنم کرد و لە تۆ زیاتر ژماردن بۆ کردم و من بردمەوە؟ لەنیا وەڵامیایە نەخێر مامۆستا بەو شێوەیە نییە. مامۆستاکەش وتی ئەتەوێ سەرکەوتوبی بەسەر هەموو قوتابیەکانی تری قوتابخانەکەیە لە پەتپەتێنە؟ لەنیا لە کاتێکە باڵەکانی بڵاو بووە و وەڵامی مامۆستایایەوە ئاوا قۆڵی خۆی کردبوو و وتی نەخێر، نەک تەنها لە هەموو قوتابخانەکە، بەڵکو من ئەمەوێ لە هەموو جیهانە سەرکەوتوو بوو بیبەمەوە. مامۆستاکەش چەپڵەی لێیاوتی زۆر باشە، ئافەرین، بەڵام بۆچی سەرکەوتوو نابی بەسەر هەموو گەردوونە؟ لەنیا هیچی پێ نەبوو کە بیڵێ.
بیری کەوتەوە کە هەمیشە ئەگەری ئەوە هەیە کەسانێک هەبن لە ئێمە باشتر بن. کاتێک لە نیا تێگەیشت لەو پەیامەی کە مامۆستاکەی هەوڵیە تێبگەێنێ، وتی مامۆستاگیان من زۆر داوای لێبوردنەکەم لەوەی کە کردم، بەڕاستی پەشیمانم. بەو شێوەیە لای کردەوە بەلای شەیدایە و پێیوت شەیداگیان زۆر داوای لێبوردنە لێکم، بەڕاستی من نابوو بەو شێوە خراپە مامەڵە لەگەڵ تۆ بکەم. شەیداش وتی کێشە نییە لە نیایگیان، ئەوە هەندێک جار لە نێوان هاوڕێکانە ڕوئەیە. جارێکی تر بە خۆشەویستی و بەخۆشیەوە دەستیان کردەوە بە پەتپەتێن و ئەم جارەیان هیچ کێشەیەکیان نەبوو کامیان زۆرتر پەتپەتێنەکە بکە و کێ بیباتەوە یان نەیباتەوە. ئیتر لەم چیرۆکەیە ئێمە چیمان بۆ ڕوون ئەبێتەوە و چ پندێکی لێوەرەگرین؟ هەوڵ بەهێمنیت لە دەستنەی هیچ کاتێک، بە تایبەتی کاتێک کەسێک لە کێبڕکەیەکە بەشداریەکە لەگەڵ تا و بەهرەمەندە و زیاتر ئەتوانێ بەسەر تۆیە سەر بکەوێ لەو کێبڕکەیە، هەوڵی زیاتر بە ڕاهێنانی زیاتر کە تا تۆش بتانی لە داهاتوە لەی بەریتەوە. مەرج نییە کاتێک کە من کەسێکی زۆر باش بم، یەکێک لە ئێوە کەسێکی زۆر بەتوانە و ئازابێ لە هەر کێبڕکێک و هەر چالاکێک و هەر یاریەکە، ئیتر وای دابنێ کە هیچ کەسێک نییە لەو باشتر بێت. چەندین جاسەری چەند جۆر یاریکردنەکەین و ئەیبینین و ئەیبیسین کە چەند کەسی باشەیە، بەڵام لەو بەهێزتریش هەیە لەبەرەوەی زیاتر هەوڵیاوە، زیاتر ماندوو بووە، بۆیە توانیوێتی سەرکەوتن بەدەست بێنێ. کەواتە تۆی ئازیزیش لە هەر پێشبڕکێیەکە و لە هەر بوارێکە خۆت بە بەهرەمەند ئەزانی و هەستەکەی ئەتوانی سەرکەوتوبی چاوەڕێ بکە کە کەسێکی کەشەیەوەکو تۆ هەوڵی ئەوە ئەیە کە سەرکەوتن بەدەست بێنێت و ببێت بە یەکەمی ئەو کێبڕکیانەی کە ئەنجامەدرێکەواتە تۆ ئەرکە لەسەرە زیاتر هەوڵ بی نەک کۆڵ بی و ئەرکە لەسەرت پێت ناخۆش نەبێت کە کەسێک سەرکەوتنی بەسەر تۆیە زاڵ بووە. کەواتە تۆش ئەتوانی جارێکی تر لە داهاتووە هەمان هەوڵ بیتەوە بۆی بتوانی بگەیتەوە بۆ ئەنجامەی کە خۆت مەبەستە. کەواتە لە هەموو چالاکیەکە پێشکەوتن ئەکرێت لەسەر ئەوەی کە کێ یەکەمە بێ کێ دووەمە بێ، بەڵام مەرجنەوەی کە پلەی دووەم و سێهەمی بەدەستێنەیان کە کەوت ئیتر کەسێکی شکست خوارد و بێنە خێر گرنگەوێتەوە کۆڵت نایەوە بەردەوام بووی هەوڵت داو بۆ یەکەمی، بەڵامی تر شتەکە بەو شێوازە دروست بووە. کەواتە هیوادارم هەموو لایەکتان سەرکەوتن بەدەست بێنن لە هەر بوارێکی ژیانتان و هەتا بەرنامەیەکی نوێی چیرۆکەکانم بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.